بەسپاسەوە دوێنێ ئێمە سەردانی جەنابی سەرۆکی زانکۆی کەرکووکمان کرد لەگەڵ برادەران لەگەڵ لژنەی ناوچەی زانکۆ و هەواڵانمان لە وەکو فراکسیۆنی پارتی دیارە خۆشبەختانە بەدەنگ داواکاریەکەمانەوە هات کە ئەمڕۆ ڕۆژی دەیسێ ڕۆژی پۆشاکی کوردیە بۆیە بەدەنگ بانگاوازەکەمان هات و ئەمڕۆمان کردە ئەحیای ئەم ڕۆژەمان کردەوە لە ناو زانکۆ ئێستا دەبینن قوتابیانی کورد و نەتەوەکانی تریش بە هەموو هەرێک بەجلی خۆیەوە هاتوونەتە زانکۆ و پیرۆزبایی ئەم ڕۆژێش لە تەواوی خەڵکی شارەکەمانەکەین. سوپاس بۆ خوا سوپاسی قوتابیانەکەین بە هەموو نەتەوەکانەوە دیارە بە شێوەیەکی ئارامی وا ئێمە لە تقریبان لە کاتژێردەوە لێرەین خۆشبەختانە بێ کێشە و هەریەک بەجلی خۆیەوە برا قوتابی عەرەبەکان بەجلی خۆیان تورکمان بەجلی خۆی کورد بەجلی خۆی ئەتوانم بڵێم هەرێکی بە پۆشاکی خۆیەوە هاتوونە و هیچ جۆرە کێشەیەکیش نەبووە.